چواردەهەمین گەورەترین مزگەوتە لە جیهاندا، شوێنی 7,000 نوێژخوێن دەگرێت. مزگەوتی گەورەی لاهۆر سێم گەورەترین مزگەوتە لە پاکستان و چواردەیەمین گەورەترین مزگەوتە لە جیهاندا کە شوێنی 7,000 نوێژخوێن لە مزگەوتەدا دەبێتەوە. ئەم مزگەوتە لەلایەن نایار عەلی دادا دیزاین کراوە لە جەژنی قوربان و لە 6 تشرینی یەکەمی ساڵی 2014دا کرایەوە. لە بەشی ناوەوەی مزگەوتەکەدا شوێنی 25,000 نوێژخوێن دەبێتەوە لە کاتێکدا لە حەوشە و ڕاڕەوەکەیدا کە دەچێتەوە سەر هۆڵە سەرەکیەکان بە شێوەیەکی گشتی جێگەی 7,000 نوێژخوێن دەبێتەوە. بیناسازیەکەی لەژێر کاریگەری مزگەوتی بەدشاهی و مزگەوتی وەزیرخان لە پاکستان و مزگەوتی شێخ زاید لە ئیماراتی یەکگرتووی عەرەبیدا بووە. تێچووەکەشی بە زیاتر لە 4 ملیار ڕوپیا دەخەمڵێنرێت کە نزیکەی 40 ملیۆن دۆلار دەکات. پێکاتەی مزگەوتەکە 4 منارە لەخۆ دەگرێت کە بەرزی هەریەکەیان 165 پێ و ڕووکاری دەرەوەی مزگەوتەکە بە 4 ملیۆن کاشی مڵتانی ڕووپۆشکراون. یەکێک لە نهۆمەکانی ئەم مزگەوتە لە مۆزەخانەیەکی میراتی ئیسلامی پێگاتووە کە کۆمەڵە قورئانێکی دەگمەن، کتێبخانەیەکی ئیسلامی و هەروەها پێشانگایەکی نیگارکێشی ئیسلامی تێدایە. بنکەی تەواوی پێکهاتی مزگەوتەکە 20 پێ لە سەرووی زەویەوە بەرزکراوەتەوە. سەربانەکەشی بۆ 80 پێ بەرزکراوەتەوە و قوبەیەکی گەورە لە بەشی ناوەڕاستیدا دانراوە کە بە 20 قوبەی بچووکتر دەورە دراوە. قوبەی ناوەندی گەوهەری تاجی ئەم هونەرکاریە ناوازەیە کە بەرزیەکەی 40 پێ و پانیەکەی 50 پێ. هەروەها مزگەوتەکە 6 دەرگایداری شێوەکەوانەی هەیە. دیمەنی حەوشەکەشی بە شێوازی تایبەتی شارباخ دیزاین کراوە کە شێوازی باخچەیەکی فارسیە و لە زۆرێک لە مزگەوتە گەورەکانی نیمچە کیشوەردا دەبینرێت.